سلااوتان لێبێت لە نێو هۆڵی یاخود لە نێو نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆران دیارە ئەمڕۆ بامەدەبوونی هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران و دکتۆر کامەران شێروانی بەڕێوەبەری گشتی تەندروست سۆران و بەرپرسانی تری حزبی و حکومی و قایمقامەتی قەزای ناوەندی سۆران ئەمڕۆ هۆڵی پێشوازی لە نێو نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆران دەکرێتەوە. لەگەڵمان بن بۆ ئەوەی کۆی ئەو دیمەنانەتان بۆ بگوازنەوە کە ئەمڕۆ ئەم هۆڵە دەکرێتەوە لێرە خەڵکێکی زۆر وەستاوە بۆ ئەوەی کە چاڕوان بکات لەبەرەوەی ئەمڕۆ ئەم سیستەمە وەکو تێستێک دەکەوێتە کار بۆ ئەوەی بزانن تا چەند سیستەمەکە سەرکەوتووە. وەگوتم نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆران لە ساڵی 2012 لێرە بە فەرمی کراوەتەوە و خزمەتێکی بەرچاوی بە منداڵان و ئافرەتانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە تەواوی قەزا و ناحیەکان کردووە. ئێستاش هەریەک لە هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران و بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران لێرە ئامادەیان هەیە بۆ ئەوەی کە ئەم هۆڵە بکەنەوە و بەشەکانیش بەسەرەکەنەوە بۆی بزان لە نزیکەوە ئەم سیستەمە بە چ شێوازێک کەوتۆتە کار کە ئەمڕۆ یەکەم ڕۆژیشە لێرە لە نزیکەوە لەگەڵ خەڵکیش قسە ئەکەن تا چەند لە سیستەمەکە ڕازی. ئێستا خەڵکێکی زۆر لێرە لە نۆڕەوەستاوە سیستەمی کارشێر کە ئەلیکترۆنیە و بۆ بەڕێکردنی ئەو نەخۆشانەی بە هەر مەبەستێک ڕوویان لە نەخۆشخانەی لەدایکبوونی منداڵانی سۆران کردووە لێرە نۆڕە دەگرن و سیستەمەکە لێرە هاوکاری کامێڕەمانم ئەگەر دیمەنەکان نیشان بدات لەم شاشەوە سیستەمەکە لێرێ بۆ نمونە دکتۆر محەممەد ئەمین قادر نۆڕەی 66 بەڕێ ئەکەوە لە خوارەوەش ژمارە 13 ئێستا سەر 14 کە پێشتر دەبی نەخۆش بە ئەو کەسەی کە بلیت دەبڕێ یاخود لەبەر سکرتێری دکتۆرە چەندین زار دەچۆ لای کە کەی نۆڕەی منە. ئێستا ئەمە لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆران نەما دەبێتە سیستەمی ئەلیکترۆنی و نەخۆشخانەی ئاشتیش لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکەم نەخۆشخانە بوو کە ئەو سیستەمەی لێجێبەجێ کرا و تا ئێستا بەردەوامی هەیە و خەڵکیش تا ڕادەیەک لەم سیستەمە ڕازین. ژمارە 67 بۆ ژووری 2 ژمارە 67 بۆ ژووری 2 ژمارە 67 بۆ ژووری 2 ژمارە 15 بۆ ژووری 4 ژمارە 15 بۆ ژووری 4 ژمارە لێرە لە ڕێگەی بلنگۆیەکەوە یاخود مایکرۆفۆنەوە ژمارە 15 پێی دەگوترێت کە کەسەکە ژمارە 15ە پێی دەگوترێت کە دەبێ بچیە ژووری ژمارە 4 کە کامە دکتۆرە و دەیەوێت سەردانی بکات. ژمارە 73 بۆ ژووری 2 ژمارە 73 بۆ ژووری 2 ژمارە 73 بۆ ژووری 2 ژمارە 16 بۆ ژووری 4 ژمارە 16 بۆ ژووری 4 ژمارە 16 بۆ ژووری 4 ژمارە 17 بۆ ژووری 4 ژمارە 17 بۆ ژووری 4 ژمارە 17 بۆ ژووری 4. دەمەوێت ئاماژە بۆ بکەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران لە دوای بە ئیدارەبوونی سربەخۆی سۆران ئەم بەڕێوەبەرایەتیە هاتەکایەوە لە دەی ساڵی 2022 دەست بەکار بوو یاخود بە فەرمی کرایەوە. دوای ئەوە ئەم بەڕێوەبەرایەتیە چەندین پێداویستی و کەلوپەلی پزیشکی بۆ
نەخۆشخانە و بنکەتەنووسیەکانی سنوورەکە دابین کردووە. ئێستا جگە لەمەش ینی لەم شوێنەش ئەو منداڵانەی کە دێن لێرە یاری منداڵانیان بۆ دابین کراوە دەتوانن کاتەکانیان لێرە بەسەر بەرن. ژمارە 18 بۆ ژووری 4 ژمارە 18 بۆ ژووری 4 ژمارە 18 بۆ ژووری 4 ژمارە 78 بۆ ژووری 2 ژمارە 78 بۆ ژووری 2 بەڵێ ئەمڕۆ هۆلی پێشوازی لە نێو نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆران دەکرێتەوە کە هەریەک لە سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران و بەڕێوەری گشتی تەندروستی سۆران لێرە ئامادەیان و ئێستا قسە بۆ دەستگاکانی ڕاگەیان نەکەن هەوڵەدەم و قسەکانی سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران پێشوازی ژووری پێشوازی و هۆڵی پێشوازی لە شوێنەکاندا مۆدێرنتر بکەنەوە باشتر بێ بۆ خەڵک. بەڵێ طبعاً ئەم هەڵمەتە ماوەیە کە دەستی پێ کردووە و ئێمە طبعاً کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی سەرۆکی حکوومەت زۆر گرنگی بۆ دراتن کە خزمەتێکی باشی هاوڵاتیان بکرێتن لە کاتی سەردانی کردنیان بۆ فەرمانگە و دائیرەکان. ئەوەی کە ئێمە دەستمان پێ کردووە ئەو هەڵمەتە دروستکردنی هۆڵێکی مۆدێرن و پێشکەوتوو بوو هەموو ئەو شوێنانەی کە بە تایبەتی فەرمانگە خزمەت گوزاریەکان و نەخۆشخانەکان لە کاتی سەردانیکردنی هاوڵاتیان بۆ ئەوی بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک لە هۆڵی پێشوازی ئێمە هەتا کارمان لەسەر ئەوەی کرد کە ناوی پرزگە بگۆڕین بکەین بە ناوی هۆڵی پێشوازی بۆ ئەوەی بە شێوەیەکی جوان پێشوازی لەو هاوڵاتیانە بگرێتن کە سەردانی ئەو فەرمانگانە دەکەن و ئەوەی بابەتێکی کەش کارمان لەسەر کردووە بابەتی بە دیجیتەڵایزکردنە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێکوپێک بە دادپەروەرانە هەموو ئەو هاوڵاتیانەی کە دێن بە شێوەیەکی ڕێک پێشوازیان لێ بکرێت و بۆ نمونە لە نەخۆشخانەکان بەو سیستەمەی کە ئێستا هەیە کەس ناتوانێت سڕێ ئەویت کە ببڕێتن و بە سیستەمێکە لە نێوان دکتۆر و لە نێوان تاقیقەکان و لە نێوان باڵێن پرزگە و ئەوانەی کە لێرانەنا بۆ ئەوەی بە شێوەیەکی ئەلکترۆنی بتوانن ئەو پەیوەندیە هەبێتن بە باشترین شێوەکە هاوڵاتیەک داخلی ناو نەخۆشخانەکان دەبێتن لە شوێنێکی ڕێک پێشوازی لێ بکرێتن لە کاتی زستاندا شوێنێکی گەرمیان هەبێتن لە کاتی هاویندا شوێنێکی پێنکەرەوەیان هەبێتن تا ئیشوکارەکانیان ڕای دەکرێتن ئەم هەڵمەتە بەردەوام دەبێتن نەخۆشخانەی ئاشتی نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان دادگای سۆران شارەوانی سۆران بانکەکان ئەوەی خانەنشینی هەموو ئەو فەرمانگانە ئەو هەڵمەتە بەردەوام دەبێتن بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە من هەموو بابەتێکش ئەم ئێستا کارمان لەسەر کردووە دوای ئەوەی کە ئەو هۆڵەمان دروست کرد بۆ ئەوەی چاودێریەکی ڕێک شەبێتن لە ڕێگای ئیدارەوە بەسەر ئەو فەرمانگانە ئێمە ژمارەیەکی تایبەت لە هەموو هۆڵەکان هەڵدەواسین بۆ ئەوەی هەر هاوڵاتیەک ئەگەر گلەیەکی هەبێتن یان تێبینیەکی هەبێتن لە شێوازی خزمەتکردنیان لەو فەرمانگە و دائیرانە بتوانین بە ئاسانترین شێوە دەنجام بگاتە ئێمە بۆ ئەوەی بتوانین ئێمەش لە ڕێگەی ئەو تیمە تایبەتەوە کە لە ئیدارە ئێستا دروست کراوە ژوورێکی تایبەت دروست کراوە تیمێکی تایبەت دروست کراوە بۆ ئەوەی بەدواداچوون بۆ گلەیی و گازاندەکانی هاوڵاتیان بکەن لە کاتی سەردانیکردنیان بۆ ئەو فەرمانگانە بۆ ئەو دائیر و بۆ ئەو نەخۆشخانانە ئەمڕۆک ئەم ژمارە لە هەموو ئەو شوێنانەی هۆڵی پێشوازی هەڵدەواسرێتن بۆ ئەوەی دەنجیان بە ئاسانی بگاتە تیمی ئێمە و دەنجیان بە ئاسانی بگاتە منیش دەستی ئەوش خۆش سپاسم. سیستەمە لە نەخۆشخانەی ئاشتیش بوونی هەبوو چەند کاریگەری هەبووە لەسەر ڕایکردنی ئەو نەخۆشخانەی ئێمە لە چوارچێوەی پەیڕۆ و پرۆگرامی کابینەی و حکوومەتی هەرێمی کوردستان هەڵساین بە دانانی ئەو سیستەمانە بۆی کەمکردنەوەی ڕۆتینیاتی هاوڵاتیان و سڕەبڕکردنی هاوڵاتیان دیارە لە دوای ئەنجامدانی ئەو سیستەمانە لە نەخۆشخانەی ئاشتی ئێمە دووشتمان بەدەستە هاتووە یەک
کەمکردنەوەی لێچوونی دەرمان بە ڕێژەی 150 لە نەخۆشخانەی گشتی ئاشتی و هەروەها دانانی میکانیزمێک بۆی هاوڵاتیان کە زووتر سەردانی کرد سڕەبڕی نەکرێت و بگاتە پزیشکی خۆی بەبێ ئەوەی واستەکاری تێدابیتن و ئەوە ژوا دەکات کە هاوڵاتیان متمانەیەکی زیاتریان بە حکوومەتی هەرێمی کوردستان هەبی کە بابەتی واستەکاری و پاڵپاڵی نوعانە نەخۆشخانەکانمان نەمێنێت. پرسیارم ئەمە ئەبێ لێرە حاڵەتی لە ناکەوە گەرهات لێرە چۆن نامەڵی لەگەرەکری باش شێوازی سیستەمە ڕات یاخود بابەتی حاڵەتی فریاکەوتن لە هەموو نەخۆشخانەکان هیچ نایێت داخلی سیستەم ناکری ڕاستەخۆ کارەکانی بۆ ئەنجام بدرێ هیچ پێویستی بە بیتاقە بڕین و تیکێت بڕین ناکات. کامەران لە دوای کردنەوەی ئەوڵە لە نەخۆشخانەی داگیری منداڵانی سۆران لەلانتان لە هەیە لە کام نەخۆشخانەی دیکە ئێمە دوایکردنەوەی لە نەخۆشخانەی لە دایکبوون و منداڵانی سۆرانی فێرکاری پلانمانوێت لە مانگی دابێت دەست بکەین بە دروستکردنی هۆڵێکی پێشوازی و هەم سیستەمدانان لە نەخۆشخانەی گشتی بلێ لە قەزای مێرگەسۆر و دوای ئەوەش دەمانەوێت لەسەر جەم کۆگاکانی دەرمانی سنووری بەڕێوەبەراتیەکەمان هەمووی بکەینە سیستەم بۆی بتوانین هەموو پێدانی دەرمان بە هەدەرچوونی دەرمان میکانیزمی پێدانی دەرمان لەلایەن پزیشکەکانەوە کۆنتترۆل بکەین و ئەپلیکیشنێک دابنین کە بتوانین ئەو جار هاوڵاتیان بزانین لە چ کاتێک چ دەرمانی پێدراوە لە چ کاتێک چ پشکنینی بۆ کراوە کامە پزیشک نەخۆشەکەی بینیوە. بەڵێ ڕاستە ئەو بابەتە ئێمە لە ڕۆژی دەست بەکاربوونمانەوە کارمان لەسەر کردووە زەوی پێویستیشمان دابین کردووە 5,000 مەتر لە سنتری ناوەندی قەزای ناوەندی سۆران و پرۆپۆزال و دیزایانی نەخۆشخانەکەشمان ئامادەیە کە دەمانەوێت لە ساڵی دابێ کاری جدیمان لەسەر کردو و ڕەزامەندی پێشوەختەشمان وەرگرتووە کە بتوانین بەردی بناغی نەخۆشخانەیەکی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دابرین کە دیکە چیتر پێویست نەکە هاوڵاتیانمان سەردانی شاری هەولێر بکەن بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانیان. کامەران شێروانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران وە گوتم ئەمڕۆ هۆڵی پێشوازی لە نێو نەخۆشخانەی لەدایکبوونی منداڵانی سۆران دەکرێتەوە لێرە خەڵک یەکەم ڕۆژیش ئەم سیستەمە کەوتۆتە کار ئێستا دکتۆر محەممەدەمین قادر ژمارە 7 و دکتۆری تریش هەیە ژمارە 7 ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران قایمەقامەتی قەزای ناوەندی بەرپرسانی تری حزبی حکومی لێرە هۆڵی پێشوازی لە نەخۆش لە نێو نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆران کرایەوە هەریەک لە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران باسییان لە گرنگی کردنەوەی ئەم هۆڵانە کرد کە خۆیان گوتیان لە نەخۆشخانەی ئاشتی دادگای بەرای سۆران و ئێرەش نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆران بەرنامەی ئەوانی شوایە کە تەواوی دام و دەستگاکان کە قەرباڵغیان لەسرە لەم شوێنانە ئەم جۆرە هۆڵانە بکرێتەوە بۆ ئەوەی هاوڵاتی لە کاتی سەردانیکردنی بۆ شوێنی وەها دووچاری بڵێم ئەوە نەبێت کە کاتێکی زۆری لێبات ئەوە قسەی ئەوانە کە ئەمڕۆ بۆ دەستگاکانی ڕاگەاندن قسەیان کرد. بەڵێ